عزیزان کۆتا بابەت گفتوگۆین لەگەڵ میوانەکەماندا ئەویش ڕەوشی گوزەرانی ڕەوش و ژیان و گوزەرانی کرێکارانی بیانی کە لە هەرێمی کوردستاندا کار دەکەن و لێرەدا ژیان دەکەن دەپرسین ئامارەکان چیمان پێڵەن سەبارەت بە ژماری ئەو کرێکارە بیانیانی کە لە هەرێمی کوردستاندا هەن و ڕەوشیان چۆنە تا چەند هەرێمی کوردستان گونجاو بۆ کارکردنی ئەو کرێکارە بیانیانەوە هەروەها لە ڕێی یاساییەوە چنێک مافەکانیان بۆ دیاری کراوە. محەممەد محمود لێپرسراوی ڕێکخراوی کرێکارانی بیانی کە ڕاستەوخۆ لێرە میوانە گفتوگۆکانمان لەگەڵەوەکەین. کاک محەممەد بەیانیت باش زۆر بەخێر بێت سەرچاوان. کاک محەممەد بە ڕەوشی کرێکارانی بیانی دەست پێ بکەین لێسادا دۆخیان چۆنە لە هەرێمی کوردستاندا؟ بەڵێ زۆر سپاسوڵە دیارە کرێکارانی بیانیش بەدەردین لە کرێکاری خۆمان لە کوردستانەوە بەدەردین لە خودی خۆشمان لێرە لە وڵاتەدا چکە چەند ئاستانگەکانیان بڵێن چەند هەڵاوسانی دارایی هەبێیان چەند وەزعەکە ئێستەخراوی لە ڕووی ئەمنیەوە بۆ ئەمان بە هەمان شێوەیە بۆیە بەڵام تۆزێک ئەوەی کە جیاوازیمان هەیە ئەوژەوەیە کە لەوانەیە کرێکارێکی هێمە یاخت خودی خۆمان ئەو ئەرکی لەسەر ئێمە لەسەر ئەوان نەبێت چون ئەو کاتێک کە کار دەکات ئەگەر ڕۆژانە بە 30,000 دیناریش کاکەیان ئەگە مانجی بە 500 دۆلاریش کارکات ئەو کارەبا و میوان و ماڵداری و منداڵ و ئەوانەی لەسەر نییە پەیوەندی کۆمەڵاتەکانی کەمترە هەموو کەوتەکانی لە قاڵبێکی دیاریکراودایەوە ئەوان ئەو کللتوری ئێمە هەمانە ئەوان ئەو کللتوریان نییە کللتوری خوانیان هەیە لەبەرەوە زۆر ئێمە زۆر گرنگی بە خواردن و بە ڕەپاهێت و بە ئەوە دەکەین ئەوان ئەوە ناکەن ینی بۆ ئەوان باشترە تەسەوەر دەکەم لەبەرەوەی پارەکەی وڵاتی خۆشان و ئاستی بژێوی خۆشان ئاستی بژێوی تاک لە وڵاتانی کە کرێکارەکانی هاتوون بۆ ئێرە نزمان لەگەڵ ئێرە فەرقی زۆرە هەست چۆنەش بێ بۆوان باشترە. باشە کاک محەممەد ئامارێک لەبەردەستا هەیە بزانین چەندێک کرێکار لە هەرێمی کوردستان هەیە؟ بەگشتی حکوومەتی هەرێمی ئاماری لە بەدەستان نیە بەگشتی بەڵام هەمووی پشت دەبەستێ بە هەندێک داتا بووە بە هەندێک بە دوواداچوون ئەوەی لای ئێمە هەیە تا ئێستا لە 32,000 کرێکاری بیانی لە کوردستاندا هەیە لە هەرچی پارێزگاکەی هەولێر دەهۆک سلێمانی ژمارەکە ژمارەیەکی زۆرە بەڵام ئەوەیە کە بەستاندەر ئەمانە نەهاتوون یعنی ئەمانە حکومات نەیتوانیوە تا ئێستا کۆنتترۆڵی هێنانی کرێکاری بیانی بک بە شێوەیەکی ستاندەری جیهانی لەبەر پاراستنی مافەکانی مرۆڤژەوە گرنگە چکە کاتێک کە تۆ کرێکاری دێنی بۆ ئێرە تا ئەڕواتەوە ئەم کرێکارە بەمان بەنەمان لە سەتۆ مەحسوبە و دەبێت پاراستنی حەقەکانی وەکو ئینسان دەبێ مافی پارێزراوە بێت دووا دەبێ پێشەرکاری نەکرێەوە دەبێ احترامی بگیرێەوە دەبێ هەموو یاساکان کە لێرە هەیە بەس بۆ ئەویش هەڕاستە بەڵام دیسان ئەوە خاڵە لەچکەمان دەخاتەوە بەردەمەویژەوەیە کە مەسلەی دابینکردنی کۆمەڵایەتی واتە کە دەڵێن زمانی زەمان زۆرێک لە کرێکارەکان زەمان نەکراون نەکرد کرێکاری بیانی کرێکاری خۆشمان زەمان نەکراون ئەوە گرفتێکی گەورە بۆ هەموو دروست دەکات. باشە باس لە گرفت کرد چی دەبێتە گرفت بۆ کرێکارانی بیانی وتت ئەوانش بۆ نمونە هاوشێوی کرێکارەکانی خۆمان بەدەرنی لەو گیر و گرفتانی کە ڕۆژانە دێتە بەردەمیان بەڵام دیارترینیان ئەوان ڕوبەڕووی چییە بنەوە؟ ئەوان ڕوبەڕووی کرێکاری بیانی خۆی خەڵکی کوردستان خەڵکێکی زۆر ئینسان دۆستە بەڵام لە هەگەڵ هەموو ئەمانەشدا کۆمەڵە خەڵک هەیە کە ئیستیغلالی ئەمۆز ئەش دەکات دیسان لێرە چۆن لە هەموو دنیاشدا ئەوە هەرە هەیە ئەوانەی کە لێرە تووشی ئەو گرفتان دەبن مەسەن لێستانی پاسپۆرتەکان لێستان کە لە ڕووی یاساییەوە ئەگە دوو کەس بە ڕووداوی یعنی دوو کەش تەسادم کە یان دەعمی سیارە بکەن کەسیان ناتوانن مۆڵەتی شۆفارەکەی لەوەتر بەگرێت ئیلا شوێنی معنی نەبێ کەواتە کەسیش ناتوانێت پاسپۆرت لە وەربگرێ ئیلا شوێنی معنی خۆی نەبێت کە ئەویش بەڕێبەراتی خام و دامەزگەکانی حکوومەت هەرێمی کوردستانن ئەمە خاڵەکە خاڵی دووەمیان زۆر جار ئیستیغلال دەکرێن پارەیان نادرێتێ بە پێی بۆ پارانە لەوانەیە ئەو کەسە کللتوری ئێرە نەزانێت پێی وایە مەسەرەنەگە پرس نەکا بڕواتە دەرەوە بێتەوە زۆر تەبیعیە گە شەونێتەوە لە ڕافیقەکی بێنێتەوە زۆر تەبیعیە ئەوە ژوان لە خاوەن ماڵەکە تووشی کۆمەڵێک حکاسات کە بەرامبەری قبولی ئەوە ناکە خاوەن ماڵش کۆمەڵێک پارەیداوە مانگانەی دەداتێ کەواتە ئێمە گرفتەکە لێرەیە ئەم کرێکاران دەبێت ڕابهێنرێن پێر بکرێن تێبگەێنرێن ئێمە هەر چندێک کە تا ئێستا بەهۆی بێ ئیمکانەتی خۆمانەوە بەڵام بە کۆنداکتی بەردەوامان لەگەڵیاندا توانیمانە کەمێک لە مافەکانی خوانیان تێبگەێنی و ئەرکواجباتەکانی خۆیان بزانن پاشان ئەو کرێکارانێک کە دێن بۆ ئێرە پێویستە لە هەر شوێنێک کار دەکەن بە پێی یاسای کاریش وایە کرێکارەکە نابێت بچێتە سەرکار هەتا عقدی عملی بۆ نەکرێت لێرە زۆر جار عقدی عمل ناکرێت
کامە گرفتێکی گەورە سپینێت کرسەکە تووشی هەست حاڵەتی مردن بێ پەککەوتە بێ بەرکەوتە بێ کەمەندان بێت ئەم کەسە هیچ مافێک نایگرێتەوە لەبەرەوە زەمان نەکراوە بۆی ئەمانیش هەتا ئەوانەی خۆشمان یعنی گرنگی زەمان نازانن بۆیە پێویستە هەموو ئەم چینی کرێکار بە تەواوی تێبگەێنرێت کە زەمان گرنگە بۆ تاک بە تاچی ئەم مشتەمەعەوە بە تاک بە تاچی ئەم کرێکارانی کە کار دەکەن. باشە کاک محەممەد پێت وانە بوونی ئەم گرفتانە بۆ ئەوە گەڕێتەوە کە ئەو کرێکاران بە شێوازێکی ستاندار ناتونەتە هەرێم ڕەنگە هەر کەسێک بۆ خۆی بتوانێت بێتە هەرێم لێرە ئیش بکات و ژیان بکات و ئەو کاتەش حکومت ینی حکومت ناچار ناکە کە زمانی ژیانی بکات بۆ ڕوبەڕۆ گرفتان نابێتەوانە چیرۆکی زۆر ناخۆشش ڕووی گرفتەکە ناخۆشە بەڵام ئەو کرێکارە بۆ خۆی ناتوانێت بێت ئەم کرێکارە دەبێت بێتە دووبێ لە دووبێەوە لێرەوە ویزەی بۆ بکرێت لە دووبێەوە کەسێک هەبێت لەوێ بەدواداچوونی بۆ بکاو بۆ وەسایلی گانەکانی بگەێنێتە مەتاڕ و فڕۆکخانەکان بگاتە ئێرە کە دەگاتە بەڵێ کە دەگاتە ئێرە لێرە لە ماوەی 15 ڕۆژدا پێویستە ئەم کەس سەسەدانی بەڕێبەراتی نشینگە بکات و پێویستە ڕێکارە یاسایەکانی بەدەستهێنانی کاتی مانەوەی دەست پێ بکات کامە زۆر جار کرێکارەکان یا بڕێی خاوەنکارەکان ئەوەش پشتگوێ دەخەن کەسەکە تووشی لێپێچینەوە سزای دارایی دەکەن باشە لەگەڵ هەموو ئەمانە ڕەمڕوونەتێکی باش یان هاوکارێکی باش هەیە لە ینی دەکرێت بڵێم هاوکاریەک هەیە کە لە دنیادا وێنەی نەبووە بە حکمی ئەوەی کە بەڕێوەبەراتی نشینگە هەموو کەسە کارمەندەکانیان و هەموو ئەوانەی کە لەوێ کادەکەن خەڵکی زۆر مرۆڤ دۆستەوە خەڵکی زۆر ڕۆشنبیرن و خەڵکی زۆر تێگەیشتون لەزان چۆن تەعاملکەن بەڵام ئەوە کافی نییە بۆیە پێویستە ئەو کەسەی کە دێ بۆ ئێرە بۆ خاوەنکارەکانیشان و بەدوادەچوونیان بکرد لە وەزارەتی کاروباری کۆمەڵاتی وەزارەتی ناوخۆشەوە چکە بە دوو ڕێگا کرێکار دێ بۆ ئێرە ئەوەی کرێکاری ئەوەی کە بۆ کار دێت بە ویزەی عەمەل دێت ویزەی عەمەل لە وەزارەتی کاروباری کۆمەڵاتی دێتەوە بەشێکە کە بۆ سەدانیا بۆ سەیاحە دێت لە وەزارەتی ناوخۆ دێت بۆیە بەشێک بۆیە جیاوازە مەسەوەی کە زۆرێکیان کە بۆ سیاحە دێن بازرگانیشیان پێوە دەکرێت ئەوە نازان سلێمانی هەولێر و دهۆک کوێیە زۆر دەبرێن بۆ بەغا بە $8,000 بە $9,000 ئەفرۆشێن و نمونێ زۆریشمانە بەدەستایە و ئێمە خۆشمان پاتحی دەستی مافی مرۆڤ سەر بەخۆی مافی مرۆڤمان کردووە و بەڵگەی مستەمسەکی کاملمان داوەتە دەست وەڵامەکە چی بووە بۆ ئەمە وەڵامەکە مقنیع نەبوو وەڵامەکە بۆ ئێمە مقنیع نەبوو چکە قسەیەکی کوردی هەیە ئەڵە شیردا بۆی داپیدا ئەمە ناکرێت هەندی حاڵەت هەیە سەری دەبێت تۆ بڕیاری خێراتە بێت دەبێت تۆ مرکزێتێکی خێرا بەکاربێنی کەسێک کافرۆشراوە بە بەغدا من نمونەیەکت بۆ لە جەرمەوە کچێک لە ساڵی 2010 پەیوەندیان پێوەکردن کە کچێک لە بەغایە وەزعی زۆر خراپە چوین کچەمان هێناوە بۆ سلێمانی بەبێت و 4 سەعات هێنامانەوە بۆ سلێمانی بێ ئەوەی پرس بە هیچ کەسێک بکەین لێرە بەدووادا چونمان بۆ کردووانە هەموو ڕێکاری ئاسایەکانمان بۆ تەواوکە دەگەڵ قونسڵەکان لەگە باڵۆزەکان کە لە کوێتە قسەمان کرد بلیتمان بۆ تاتی بکرێت خێرخوایە بلیتی بۆ بڕی ئەو ڕۆژێک کە ئەعلانمان کرد هەنجێکمان هەبووی کرێکارانی بیانی هەر لەوێژی ئەعلانمان کرد کە کچێکی وامان کردەوە ئەو کچەکەی و ئەینێرینەوەوانە مباشرەتەن لە وەزارەتی ناوخۆ پەیوەندیان پێوەکردین کە بە زووترین کادا کچە بگەین وەزارەتی ناوخۆ باشە بۆچی بیگەین ناکرێت بی باشە گەنگانمان ئەوێ لەوێ هەفتەیە سزنیا کردووە بلیتەکەشمان پۆتە جارێک هەنی کۆمەڵە شتەیە بەڕاستی ئەمە زۆر ملتەزم نیم پێوە مەسەلەی دادگا کەسێک گیراوە دەگیرێت هەر کەسێک کە دەگیرێت کە هەر تاوانێکی لە بێت تاوانە هەتا تاوانەکەی دەستەلمێنێت یعنی بە توهمە خەڵک قابلی ئەوەیە کە بە کەفالەت بەر ببێ ئێستا کەسێک گیراوە کشێکە ئەوە زیاد لە 2 مانگە لە سزنا حاکم داوای 25 میلیۆن کەفیلی 25 میلیۆنی کرد کچێکی نیپاڵی 25 میلیۆن نەچوە بێنێ حتا چوون بە سەرای سەرۆکی دادگا بکوێتە پازەوە حاصل ساکردوێتی بە 5 بەڵام هەر ناکرێ یعنی تۆ ئەدیلەکەت سابت نییە دی لە مسبەتت بەدەستەوە نییە لێرە ئەوەی کە دەکرێت بەڕاستی خەلەکان زۆرن و ئێمە ئەوەی پێمان کرابێ وتومانە و پەنامان بۆ زۆر شوێن بردووە و هاوارمان لە تەواوی حکوومەت کردووە بەڵام لێرەشەوە دیسان هاوار دەبەستین دەڵێن جەنابی کاقوبات جەنابەت دەتوب بفەرموو چۆن هەموو کێشەکان چارەسەر دەکەن کێشەی ئێمە وەرە جۆمان لێ بگرن با چارەسەر مەسەلەی بکەین ئەمە دەبێت جوانێک بین لە وڵاتەدا ئەوەی ئێمە دەیکەین چەند بۆ حزبەکان بۆ یەکێتی بۆ پارتی جوانە بۆ ئیسلامی بۆ عیلمانەکانی جوانە بۆ تەواوی خەڵکی کوردستان جوان چکە ئێمە کار لەسەر پاراستنی مافی مرۆڤ دەکەین گریمان خوش هەر یەکێکمان لە دەرەوەی وڵاتە بوو وەزعەتی مادی ئێمە لە شوێنی ئەوان بوو ئێمە چوین دوێ ئەوان
ئەگە کەسێکەوە دەگەڵ ئێمە بکە پێمان خۆش نییە ئێمە لە سەراتی نەودەوڵەتی دەستخۆشیمان لێ دەکرێت باش لە باڵوێزەکان ئێمە سیقە بە ئێمە دەکەن متمانە مەدەستەناوە کە ئێمە ئیشەکارەکانی باڵوێزەکان دەکەین لێرە باش کاک محەممەد جان لەگەڵ کارانی ئێوە لەگەڵ و گرفتانی کە باست کرد و حتمما ئێوە لە هەمووان زیاتر بەرکەوتنتان هەیە لەگەڵ کرێکارانی بیانی وەکو دوا پرسار دەمێ ئەوە پرسم بزانم ئەوان چەندێک لە هەرێمی کوردستان ڕازین بۆ ژیانکردن و بۆ کارکردن لێرە و چەندێک گونجاوە هەرێمی کوردستان بۆ ئەوان ئەوان لێرە زۆر ڕازین لێرە لە کوردستاندا زۆر ڕازین و زۆر ئاسوودان وەکو باسم کرد لەبەرەوەی ئاستی بژێوی وڵاتەکەی خوان گەڕە فەرقی یەکجار زۆرە ئەمە خاڵەچەنە خەڵ دووەمیان ئێمە وەکو ڕێکخراوەکە کە توانیمانە دەگەڵ هەواڵەکانم کۆنداکتیان دەگەڵ کەمی 24 سعات لەگەڵ یانەبی شەو و ڕۆژ سعات 12 شەو 5 بیان تەلەفۆنە بکردین بۆ خستخانە مردووە چوین بۆ لایەن 12 شەو گیراوە چوین بۆ لایەن ئەنی ئەوە ئێمە دەکەین کارێکی خۆبەخشانەیە تەنها بۆ نیشاندانی سیمان جوانی کوردە دەستەکانە خۆش بێ سپاس سپاس کە لێرە بووی زۆر سپاس بۆ محەممەد مەحمود لێبرسراوی ڕێکخراوی کرێکارانی بیانی کە ڕاستەخۆ لێرە میوانی بەڕامی بیانی کورسات نیوزبی زۆر بەخێربی ماندوومان کردی سەر چاو